ئێمە لەم دەشتاین و پێنج سەرخێزان و هیچ مەعیشەتێکم نییە و ماهانە حەپوو دەرمان بای 50,000 با 50 6 حەپە ئەمەوێ بای 50,000 و ئیتر بێ لە مەسرفی ماڵ و مناڵ و ئیتر نەوەڵا هیچ مەعیشەتێکی هینم نییە بڵێم ئەوەی خێرخواز لەمداتێ. تووشی جەڵدە لێیام لە 2018 لە ڕەمەزانە 5 ڕەمەزان جەڵدە لێیام چاویشم لە دەست داوە بە حاڵیەوە بینم بەخوا چاوم لە دەست داوە و لە 2018 5 ڕەمەزان وام لێ هاو پاسم پێ بوو ئیتر شەکرم بەرز بوو ئیتر جەڵدە لێیام هەڵسام بەیانی چاوم نەبینە ئیتر ئەم حەپوشتانەی بۆ بڕیمەوە ئیتر وتی ئەبێ حەربی خۆی هەتا ماوی وەڵاهی ئەجوو لێم شکر نوێژەکان مەکەم لە خۆی گەورە بەزیابێ وردە وردە ئەڕۆم بەس ئەم قاچ و ئەم لامە سڕە تێگەی ڕۆمی تر ناتوانم خۆی شێ ئەمە 2 کیلۆم بۆ هەڵ ناگیرێ ئەم دەسم وێرانە مەعیشەتمان هەر لەسەر خێرخواز ئەگەر شتێکمان بۆ بنێرێ 4 کەس وەکی ئەوە لە ڕێیخوا زەکاتێک سەدەقەیە شتێکمان بۆ بنێرێ ئیتر نەوەخوا هیچ شتێک مەعیشەتم نییە نە باخم هەیە و مەعاش دینارێکم نییە نەخۆم نەخێزانم کەسمان مەعاشمان نییە بە نەوەڵا مەعاشیچی وەڵا ژیانم باش بوو ئیتر تەبان کاسبی مەکرد و پاسم پێ بوو تەرەکتۆرم بوو کاسبی مەک و ڕۆژانە و ئیتر باش بووین ئیتر کە ئاوام لێها ئیتر بەخوا هەمویانم فرۆشتووە هیچم نەماوە. کە حاجییان ئێمە لە بەخشینەوە بڕ 1 میلیۆن دینار هاوکاریمان بۆ تۆ هێناوە داواکاری لەخوای گەورە شیفات بدات بۆ بکا بە شیفا و عیلاج و دا و دەرمانی پێ بکڕی. خی گەورە لیان بەزیا بکە خی گەورە ڕەحمیان پێ بکە خی گەورە بۆ خاتی گەورەی خۆ خی بۆ خاتی گەورەی خۆ خی لیان خۆش بی ئینشەڵڵا.